بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. اللهم إنا نعوذ بك من قلب لا يخشع، ومن علم لا ينفع، ومن نفس لا تشبع، ومن دعوة لا يستجاب لها. برایانی بەڕێز و خۆشەویستم، خوشکانی بەڕێز، لە زنجیرە باسەکانمان دەربارەی ئادابە ئیسلامیەکان دوێنێ باسی هەندێک لە فەزڵی سەردانی نەخۆشمان کرد. ئەمڕۆ باسی ئادابەکانی سەردانی نەخۆشەکە ئینشاء الله تعالى. یەکەم ئەدەب لە ئەدەبەکانی سەردانی نەخۆش ئەوەیە کە کاتی ئەتەوێ بچی بۆ لای نەخۆشێک ئەبێ کاتێکی گونجاو هەڵبژێری بۆ سەردانەکەت. هەندێک لە خەڵکی کاتی ئەچن بۆ لای نەخۆش ئەمەنە پەلەیانە، جارێ نەخۆشەکە یعنی لە عیادەی یعنی جارێ نەخۆشەکە لە ژووری نەشتەرگەری دەرنەچوە ئەم خۆی پێگەیەنی، ئەوە خراپە. هەندێک برایشمان هەیە یا هەندێک کەسمان هەیە گوێ نەئەداتە نەخۆش و ئیهمال یعنی ئیهمالە لە مەسەلەی عیادەی مەریضە، ئەوەش لە ڕاستیە هەر خراپە. مامناوەندی لە زۆربەی شتەکانە مامناوەندی چاکە، لە مەسەلەی سەردانی نەخۆشیشە مامناوەندی چاکە. ئینسان مامناوەند بێ، هەوڵ بدا کاتێکی گونجاو بدۆزێتەوە بۆ سەردانی نەخۆش، نە زۆر پەلە بکە نە ئێمالیش بکە. کاتێک بڕوا بۆ لای نەخۆش کە بزانێت کاتی خەوتن نییە، کە بزانێت کاتی وەرگرتنی دەوا نییە، کە بزانێت کاتی نان خواردن نییە، چونکە خۆتان نەزانن تەبیعەتی نەخۆش نەوعەیەکە و جۆرێکە. تۆ ئەگەر لەو کاتە بچی لەبەر خاتری تۆ نانی نەدەنێ، احتیمالێ دوای ئەوە نەتوانێت شەهیەتی نەچێتە سەر، ئارەزووی نەچێتە سەر ئەو خواردنە. بۆیە ئەبێ هەوڵ بدەیت بە قەدەری توانە کاتێکی گونجاو بدۆزیتەوە. سەردان بەگشتی براینە، سەردان بەگشتی کاتی گونجاوی بێ باش. من بیرم تێ لە کفری لە ساڵەکانی 2007 ئەو کاتە خەڵک کەمە چوو بۆ حەج، حاجەکانی کفری هاتنەوە لە حەج، لە دوای نوێژی عیشاوتیان مامۆستا فڵان و فڵان هاتوتە با بچین بۆ سەردانیان. منیش نەمزانی یعنی کەی هاتنەتەوە چۆن وامەزانی، هیچ نەبێت 2-3 ڕۆژ هاتنەتەوە. تۆ پێش چارەکی پێش وەخت گەیشتنە، چارەکی ئیتر منیش چووم کاکە لەگەڵ جەماعەتە ڕۆیشتین دانیشین کە 10 دەقە چوو، چارەکی چوو بەسەریا کابرا هەر نەهات خێراتنمان بکە. دوایی بۆم دەرکەوت کابرا فەقیرە هاتووەتەوە ماڵ، چووەتە حەمامەوە خۆی بشۆرێ و خۆی ئێمە ڕۆیشتنە سەرسەری وەستاوی. ئێوە کەی ئەدەبە؟ تەمان خەتاکە لە زۆربەمان نەبوو، خەتا لەو یەکەم کەسە بوو کە وا ئێمەی تێگەیاند کە ئەمانە لە دوێنێ و پێرەوە هاتنەتەوە. ئەنیما ئەمە لە ڕاستیە لە نەخۆشیشا ڕۆدا جاری وا هەیە، بۆیە بێ ئاگامان لە خۆمان بێ. دووهەم ئەدەب خۆشەویستەکانم، پرسیارکردن لە حاڵی نەخۆش. دائما پرسیار لە حاڵی بکە، هەتا ئەگەر مەجالیش نەبوو بیبینی لە کەس و کارەکەی دائما پرسیاری بکە. دەم و باسی نەخۆشەکەتان گەیشتە چی، حاڵ و ئەحواڵی چۆنە، ئەگەر چوویتیشە لای پرسیاری حاڵ و ئەحواڵی بکە و زۆریش ئیلحاح مەکە، زۆر هەوڵ مەدە تەفاسیل گچ شتێ بزانی، یعنی بڕۆیتە بنجوانی هەموو مەسئلەیەک. بڕێ جار هەیە هەر ئاوا وەکو چۆن بڵێ شتە زاهیریەکە بزانی و کافیە، یعنی هەر حاڵ و ئەحواڵ چۆنە، وەزع ئێستا چۆنە، ئاوا ئیتر زۆر تەفاسیل نا. هەنێ کەسێ ئەچێتە لای نەخۆش دانشی ئەبێتە دکتۆر، ئەبێتە ئەخصایی، کوێت ژانەکات، چۆن ژانەکات، چی ئەکەی، چی بخۆی، چی نەکەی، ئیتر تەداخل لە هەموو شتێکاکە، سەر لە نەخۆش شتێکەدا، سەر لە کەس و کاری نەخۆش خۆی بەبیانووە کە تو ئەچی لەوێ ئەقتراحات و پێشنیاری زۆرەکەی، لەوانێت ئەو نەخۆشەوە پێ بکەی کەس و کارەکەی سعاجکە. جاری وهەیە نەخۆشەکە تووشی نەخۆشیە خراپ هاتووە، تووشی نەخۆشیە هاتووە، ئەمان لێ ئێشارنەوە، تۆش ڕۆی دانشتی تا ئیتر بەکەیفی خۆت تەفاسیل باسەکەی، پرسیارەکەی لە هەموو شتێ. ئەوان لەبەردەم ئەوان ناتوانن هەموو شتێ باسکەن، تۆش ڕۆی تەدەخل لە هەموو شتێکاکەیت و دوایی لە جیاتیەوەی خێرت بگا شەڕتەکە، لە جیاتیەوەی بڕۆی چاکە بکەی خراپەکەی. جا ئینسان بە قەدر و احترامی خۆیەوە بڕاتە لای نەخۆش. سێم کاتێک چووتە لای نەخۆش لە جاتی پرسیاری زۆر و تەفاسیلی زۆر دوعای خێری بۆ بکە.
سورة فاتحة بو بخونا حوجات هلو مجلسة والرقية أو دعاء بخونا كبيغمري خاص الله صلى الله عليه وسلم بيتي أجر أزاني أجر خوانواري تيه بيغمري خاص الله صلى الله عليه وسلم خوش هندي دعاء خوندوا يعني زور قرنجا بونا منا اذهب البأس رب البأس اشفي وانت أنت الشافي لا شفاء إلا شفاءك شفاء لا يغادر سقما. أم دعانا زور باشا يا أويك بلي حوجار بلي أسأل الله العظيم رب العرش العظيم أن يشفيك وهندي دعاء تريش من هي زور استفادة هي أقربونا خوشك بيخويني لجعتها متفاصيل وبرسيار كردن لها مشتد دعاء خير بك. أم جاباسي صبر بك آرام قرتن بك اللي بيها باسي وبك كبيغمراني خواتشان صبريان قرتوا أجري صبر چان قوريا خواه تعالى باردات سرخو شويساني خويا هر کسی لبر خاطری خوا صبر بگره کاتی نخوشه هر چی کاری خیری کردو بر لنخوشه کی هر همی بو نسره تنانت نجس سنت کانیش تنانت هر چی کاری تری هیا ككرديتي هناوناني بو مزقود طبعا اواني اهلي مزقود بن زوربجا خفت اخون زوربجا بطاقه الناتون بين بو جمعه وجماعات تو بو يباز بك كخير كامل بو نسراوه كامل خيرك بو نسراوه خفت مخو ام قصاني ام قص خيراني بو زور باشا لو كات لجاتي ويتو بروي قصي ام لاولا كي قصي تشاك قصي ريكوبيك بك باشا كاتيا چن بولاي نخوش خوش يسكانم يكي كتل آداب زور گرنگ كان اوي زور دريجي بينا ديدانشت نكر يعني بينج دقه او بريده دقه مگر بزاني نخوشك يان كسكاري نخوشك بيان خوشه يعني دست يعني بوكو چون بلاي دست تكري على هالمسا ايش هل معوي جارك دو سه دقه جاري هودا هالصه لبروي لو اني او بري هالمسا لبر برسيارك لبر شتيك دواي حزنك بروي توشاني لي داديتو حتى ساعات دي شو يانزي شو لا نخوش دانشي اي نخوش بيسي بالسرعه نخوش لو اني يعني المهم زور احتياجي هي لنخوشه كلش صار هستي بيناكا ضروري نيه تو بچي زور دانشي حد يكي دياري كراو خوش يسكن باتشن خوش يستيش بي باتشن نزيكي عائله كيش بي امجا حق نيه تو كنا خوش ثانيه با اموزاد بي با برات بي با هر كسي بي تو يوارو بياني حرب لي دانشي تو زيك عليه زور غبا تزداد حبا كم سردان مكا تاتو زي خوش يسكن زياكا يعني وسط مبارزه خود سيد وضعك بك اتواني قياس بك مناطن قياسي بوقش كسيدانا بس خود ازاني عاقلي ما شاء الله وكوتم برسيار زور ما كان خوش يسكانم تفاصيل زور مروا لنا وتفاصيله جاري واهي عندي تفاصيل توشي بوتوش خرابه بونا خوشكش خرابه كاتي قتشت لا نخوشيكي كيتلا اداب كان اويك كابرا لو انا جاري وهي نخوشكي قرص بيت دكتوره كان بيانو تو كاك برو يتر او نيتر وا تو دائما بو باس كوانيا ام جام نخوشي انا زو جار خوي تعالى شفايا دا حتى قال نخوشي بيسكش به تو اميدي بري ما بتشاي خمان ابينين خلقي او نخوشي بيسيتي لدرجه خرابكش يتي دواعي كان صار هرما كان كس لخزماني سبو صاغون مردن او هرماو وانيه يعني مرجيه انسان يعني هر نخوشيكي قرد يعني نخوشيكي قرصي قرد اتر بمري دائما قصي شاد بك قصي خير بك او الزور قرنق اللي بها امامي ابن حجر لباسي آداب كاني سردان نخوش عليه كاتيك اتشي بولاي نخوش زور دامنشا قصي كيش مكا كجنجاو نبي ازعاجي نخوش بك اني كسي الرا اللي بها قصيري كا نخوشكي بي دلطنغ بي نخوشكي بي بيزار بي ام جاء بي اغاد لبريشت بي عليه كاتي الرويبو مالا بدل درگاه يكسر ما تشوجرو بي درگاه دان كاتي كيشدل درگاه لسر خود درگاه بوي ازعاجي انك ني انترسيني كاتي الين كي ناو خود بيجا من فلانا كسم لكاتي لكي نالايقه مره بولاي نخوش كاتي اتشي كم دانشا كاتيك اتشي اغاد تشاود بيت شكو تو ديار اتشي زور جالسه مال نخوش درگاه كراوتوا افرتيان ديتو الرا تشاو زور مغير بنا او مالا اني كسي الراب ولا نخوش يجي راداري بي كن بكون او مالا ببزانه تشياتيا يعني علماء تو انا ابي تشاو دو باريزي اتشي مالك سرداخه يوستاك همشتكين كي كم سؤال كم برسيار بك نرمونياني بنوينا
دوعای خێر بۆ نەخۆشەکە بکە زۆر مهمە دوعای خێری بۆ بکەیت ئەمجا ئەمەلی بدەرێ ئەمجا داوای دوعای خێری لێ بکە چونکە نەخۆش ها لە حاڵەتێکە لای خواوە زۆر نزیکە لە خواوە زۆر نزیکە نەخۆش لە خواوە زۆر نزیکە داوای دوعای خێر لەو بکە بڵێ توخوا فڵانە کەس دوعای خێرمان بۆ بکە تۆ ئێستا لە خواوە زۆر نزیکی گشت دقەیەکت ئەبێتە کەفارەتی گوناحەکانت ئەمەلی بدەرێ براینە ئەمانە هەندێک خاڵی گرنگ بوون پێویستە هەموو مسلمانێک ئەمانە مراعات بکە کاتێ سەردانی نەخۆشەکە وە کۆتا ئەدەبیش کە لە هەر هەمووی گرنگترە ئەوەیە کاتێت و ئەچی بۆ لای نەخۆش مەبەستت ئەوە بێ خوات لە ڕازی بێ لەبەر خاتری خوا بچۆ بۆ ئەوەی ئەو هەنگاوانەی کە ئەینەی ببێ بە عیبادەت بەری ئەو حەدیثە بکەوێت کە دەرسی پێشوو باسمان کرد ئەو حەدیثە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ بەیانیان بچێ بۆ لای نەخۆش 70000 مەلایکە سەڵاواتی لەسەر ئەدا حتا ئێوارە هەر کەسێکیش ئێواران بچێ 70000 مەلایکە سەڵاواتی لێدا تا بەیانی ئەبێتەوە زۆر گرنگە خۆشەویستەکان ئەگەر تۆ نیەتت پاک بێ بۆ خوا بچی داواکارم خوای تەعالی بۆ خاتر ناوجوانەکانی خۆی وامان پێ بکە لەسەر ڕێبازی خوا و پێغەمبەری خوا هەموو کارەکانمان ئەنجام بدەین دوور بین لە هەر زیادە ڕەویەک کەوا خێر و پاداشی کارەکانمان لەدەست ئەدا